نێودەوڵەتی وەک باڵاترین ناوەندی فێرکاری کۆمپانیای مایە سەر بە گروپی کۆمپانیەکانی قەیوان بە خۆشحاڵیەوە توانی ڕۆژی چواردەی نۆ ڕێکەوتنامەیەکی زانستی نێودەوڵەتی ئیمزا بکات لەگەڵ زانکۆی تەکنەلۆجی مارە لە مالیزیا UITM پێوترێت کە ئەم ڕێکەوتنامە زانستیش لە پای ئەوەیە کە پرۆگرامی پزیشکی یاخود بەشە پزیشکیەکان لە زانکۆکەمانە ئۆفەر بکرێت بۆ وەرزی خوێنی داهاتوو بۆ ساڵی 2020 بتوانین خوێندکار وەربگرین بۆ 5 بەسی پزیشکی ئەو بەشە پزیشکیانش کە بریتین لە پزیشکی نەشتەرگەری ددان دەرمانسازی پەرستاری زانستی چاو لەگەڵ زانستی وێنەی پزیشکیدا چاوەڕێی فەرمانی وەزارەتی خوێنی باڵاکەین بۆ فەرمانی کۆتایی بۆ پەسەندکردنی و بەشانەوەکردنەوەی و خوێندکار دەتوانێت بۆ وەرزی خوێنی داهاتوو واتە 2020 بتوانێت فۆرم وەربگرێت و بخوێنێت لە زانکۆمە.